هەرچەندە ماوەیەکی زۆرە ویلایەتە یەکگرتووەکان و یەکێتی ئەوروپا و پەیمانی ناتۆ هۆشداری دەدەن لەبارەی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا تا وەکو کاتی داگیرکردنی نیمچە دوورگەی قرم لە ساڵی 2014 غافڵگیر نەبن. بەڵام ڕاستیەکان ئەوە نیشان دەدەن خۆرئاوا جگە بە زمانی سزا و گەمارەی ئابووری دژی مۆسکۆ ئامادە نین پشتیوانی سەربازی لە ئۆکرانیا بکەن و سنوورێک بۆ پۆتین دابنێن. لە دوای هەرەسی کوتلەی کۆمۆنیستی و سربەخۆیی و وەرگرتنی کۆمارەکانی یەکێتی سۆڤیەت و وەرگیرانی زۆربەی وڵاتانی پەیمانی وارشۆی پێشوو لە پەیمانی ناتۆدا پرسی هەنگاونانی ناتۆ بەرەو خۆرهەڵات بووە جێگەی مشتومڕی سەرۆکە نوێیەکەی کرملین لەگەڵ خۆرئاوا و بەردەوام هەڕەشەکانی بۆ سەر وڵاتانی دراوسێ کردووەتە کردار. سەپاندنی جەنگ بەسەر جۆرجیا و داگیرکردنی دوو هەرێمی ئابخازیا و ئۆستیای باشوور بە بیانووی ئەوەی ئەو وڵاتە بە داواکردنی ئەندامێتی ناتۆ ئاسایشی نەتەوەی رووسیا دەخەنە مەترسیەوە. سەرەتای دەستپێکردنی ئەو جەنگە بوو کە ڤلادیمیر پۆتین وەک ستراتیژی داهاتوو خەونی پێوە دەبینی. هەڵوێستی بێهێزانی ناتۆ خۆرئاوا دڵگەرمی کرد بەوەی لە دوای شۆڕشی پرتەقاڵی گەلی ئۆکرانیا بۆ لادانی یانوکۆڤیچی پاشکۆی کرملین لە ساڵی 2014دا بە بیانووی هەبوونی ژمارەیەکی زۆر نەژادی رووسی لە نیمچە دوورگەی قرم ئەو بەشە گرنگە لە خاکی ئۆکرانیا داگیر کرد و دەستی کردە یارمەتیدانی جیۆخوازەکانی هەرێمەکانی لۆگانسک و دۆنباس بۆ دابڕانی لە وڵاتی ئۆکرانیا. 51 Part 7 of the Charter of the United Nations. ڤلادیمیر پۆتین لە وتاری بە فەرمی ناساندنی ئەو دوو هەرێمەتا ڕەخنەی لە کارنامەی کۆتایی سەردەمی سۆڤیەت گرت بەو پێی نەدەبوو ڕێگە بدرێ بە سەربەخۆی ئەو کۆمارانی ئەو کوتلە کۆمۆنیستی پێکێنابوو. لەو کاتەوە ناوبرا وەک ئەفسەری پێشووی دەستگای هەواڵگیری سۆڤیەت KGB کە خەونی بە هەژمونی سەردەمی کۆنەوە دەبینی وەک سەرۆک چووە کۆشکی کرملین بۆ هەمان خەونی استراتیژی کاری کرد و چەندین جەنگی خوێناوی لە چیچان و جۆرجیا و سووریا و ئۆکرانیا پەرپا کرد. جەنگی پۆتین لەگەڵ ئۆکرانیا جەنگی هەژمونی مۆسکۆیە بەسە وڵاتانی سۆڤیەتی پێشوودا کۆماری دیکتاتۆرەکانی ئاسیای ناوەڕاست و بیلاڕووسیا بە حەوشەی پشتەوەی ئاسایشی نەتەوەی کرملین لە قەڵم دەدەن. بۆیە پارێزگاری لە ستەمکارترین سیستەمی دەوروبەری دەکات کە دواترین یانناردنی خێرایی هێزی داپڵۆسێنەر بوو بۆ سەرکوتکردنی خەڵکی ڕاپەڕیوی کازاخستان چونکە لە چوارچێوەی هەماهەنگی و هاوپەیمانێتی مۆسکۆ پەکیندا باشترین هاوپەیمانەکانیان دیکتاتۆرەکانی ناوچەکەن. بەڵام هەر وڵاتی بیەوێت سەربەخۆ بێت لە هەژمونی کرملین پۆتین ناتوانێت قبوڵی بکات و دەیەوێت بە لاواسترین شێوە بهێڵێتەوە. هەر بۆیە لە بڕیاری سەپاندنی جەنگ بەسەر ئۆکرانیادا ئامانجی هێرشەکەی لێدانی هێزە نیشتیمان پەروەرەکانی ئەو وڵاتەیە کە بە نازیە نوێیەکان وێنای کرد. پەیامێکیشی ئاڕاستی سوپای ئۆکرانیا کرد کە پێویستە چەقەکانیان فڕێدەن. سەیریش لەوەدایە ناوبراو دەڵێت مەبەستی داگیرکردنی ئۆکرانیا نییە بەڵکو چەکداماڵینێتی واتە وەک وڵاتێکی پاشکۆی کۆی لە بمێنێتەوە کە خەونە استراتیژیەکەی بهێنێتە دی. بەڵام دوجار خۆرئاوای هیواخوازانی گەمارۆدانی ئابووری رووسیا لەناو شەپۆلی ئیدانی ناکاریگەردا گەلی ئەو وڵاتەیان بێ پشتیوان هێشتۆتەوە. هەروەکو ساڵی 1994 کە بە موژدەی یارمەتیدانی گەشی ئابووری لە چەکی ئەتۆمی دایان ماڵی و کردیانە نێچیری ئاسان بۆ مۆسکۆ ئێستاش بە چەند یارمەتیەکی سەرباسی ناکاریگەر گەلی ئەو وڵاتەیان ڕوبەڕووی گەورەترین نەهامەتی کردووەتەوە.